لە بەردەم پارکی ئازادین لە شاری سلێمانی دیارە دوای ئەوەی کە پەیوەندیمان پێوەکرا لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوە خێزانێک دەوترێت بەهۆی ئەوەی کە کرێچی بوون و پێما بە نەیانتوانی و کرێکە بن بۆیە ئێستا ئەوان ناچار هاتوونەتە پارکی ئازادی لەوێش پێما بێت نەیان هێشت بوو کە لە پارکەیا بن ئێستا لە بەردەم پارکی ئازادین من جگە لەوەی کە تاوان کە دانیشتووی کەڕەکی قڕگەمون لە شاری سلێمانی و دۆخی داراییان باش نەبووە دەمەوێت خۆیان زیاتر باسی دۆخی ژیانیان بکەین بزانین دۆخی ژیانیان چۆن بووە و بۆچی گەیشتن بێرە سەرەتا خوشکەیان دەمەوێت جەنابەت باسی بکەیت دۆخی ژیانتان چۆن بوو بۆ وەزدان ئاوا بوو ئێستا بۆچی لێرە وەڵایی بەڕێزەکە بە خێراتنی کەناڵەکە و لە یەکەم وەڵایی ساحێبغان و دەری کردوین و کرێخانومان بۆ نادرێ داواتان داوا لە سەرمایەدارانەکەم لە خێرخوازانەکەم داوا لە دکتۆر موسەناکەم لە دکتۆر شێرکۆ جەوە دەکەم لە دکتۆر ئەشواقەکەم ئەشواق جاف وەرنە سەرخەت لە کرێچێتی ڕزگارم کەن لەسەر جادەکە ئێستا لەسەر جادەم خاوەن چی پێوتون خاوەن و دەری کردوین خاوەن و دەری کردنی کرێخانومان بۆ نادرێەوە کە سوکار جاری یارمەتیان دوو جاری یارمەتیان چەند مانگە کرێتان نەیەوە دووسێ مانگمان نەیەوە شڕە و شاتاڵەکەمان فرۆش دوی سا لەسەر جادێن براگیان مناڵی نەخۆشمەیە کرێچی کامیان نەخۆش ئەو مناڵە 3 ساڵەکانم نەخۆشە چەند مناڵتان هەیە دوو مناڵمەیە بەڕێزەکەم داوا لە خێرخوازانەکەم داوا لە سەرمایەدارانەکەم بێن بەهانامەوە حاڵم زۆر شڕە لەسەر جادەم ئێستا خۆشم نەخۆشم گورچی لە خۆشە داوا لە خێرخوازانەکەم داوا لە سەرمایەدارانەکەم بێن بەهانامەوە یارمەتیم بن چەند ساڵە کرێچینەوە 10 ساڵە کرێچیمەوە تێی منم خۆشیم نەبینی وە لە ژیان ساڵە زاواشان 18 ساڵە ئێوە قسەتان نەکرد لەگەڵ خاون خانووەکەیە دۆخی خۆتانیان پێ بڵێن دۆخماناوە وتی نە مەعاشتانەیە نە ئیشتانەیە بەچی کرێیان دەرچن چەندتان کرێە مانگانە دوو مانگ 3 مانگمان نەیەوە براکەم مانگانە چەند کرێتانەیە مانگانە 175,000مان بۆ نادرا لەم ڕۆژە مناڵی نەخۆشمەیە پیاوم نەخۆشە کرێخانم بۆ نادرێ داوا لە سەرمایەدارانەکەم داوا لە خێرخوازانەکەم بێنە سەرخەت داوا لە شاسوار عەبدولواقی دەکەم داوا لە دادگەری لەوانەی عەلی باپیرەکەم داوا لە کاک عەلی باپیرەکەم لە کاک شاسوارەکەم بێنە سەرخەت داوا لە دکتۆر موسەناکەم کاکە دکتۆر وەرە سەرخەت کاکە دکتۆر شێرکۆ جەواد وەرە سەرخەت لەسەر جادە ئەقەوم جێگە و ڕێگەمان نییە کاکە گیان دەمێت تۆ پێم بڵێ جەنابەت چ نەخۆشیەکەت هەیە ینی باسی لەوە کرد خێزانت قاچت تەواو نییە چ گرفتێکت هەیە لە ڕووتە پێشکی بەخێر بن سەر چاو وڵایی ئەوە ڕاستی بە قاچم سیارە لێ یاوم قاچی ڕاستم ئەمەلیاتیان کردبوو لەسەرەوە ئیشم نایانێ ئیشمە کردێتەوە کاتێک کە مناڵیشم لە دایک بار ئیشم کردووە چی دەکەیت وەڵای لە چاخانە شاگرد بووم خواردن دووسە کرد لە چاخانەکە بەسەر نەماوە هیچ شتێ نەماوە ئیش نەماوە ینی خاوەن کارەکەش دەری کردووی بۆ خۆیان ئەو کاتە لەسەر جێک لەو کەوتو بووم لە جێیا کەوتو بووم ساحەبیش نەیزانی و کەمەسیارە لێیەوە ئێستا هەوڵە نەیەوە ئیشت دەستکەوێت وڵی گەڕام بە دوای شایشم دەست نەکەوتووە وتیان ئاگاو لە قاچێ بێ بە قاچە نەکولێتەوە کاگە بیکولێنیتەوە ئازەتیا زیاتر منیش خۆشم پارەم نییە کرێخانی پێ بمێسە پاری کرێ دکتۆر بەچی بم نازانم سەرم سوورتان هەیە بێ پارەکەی بە وڵای ئەو دکتۆری کە چارەسەری منەکە بەڕاست نازانم بەخۆ چی بکەم مناڵی وردیشمێ بەخۆ ئەو ژنەکەشم فەقیر و مناڵەکەشم فەقیر بەخوا لەبەردەمی ژنەکەمە نان نەبیبی خۆم بەخەڵمانە بەس کرێخانوونێ گوناح باشە خوشکەیان دەمەوێت تۆ پێم بڵێ یعنی
ئەمە ببوورە پرسیاری من نییە، ینی پرسیاری زۆربەی خەڵکە بەشێک دەڵێن ئەم حاڵەتانە بووە بە دیاردا، مەسەڵەن خەڵک لە خانۆکەی دێتە دەرێ ئەوانە لەوانەیە کۆمەڵی خەڵک بڕوانەکە، ینی من بورم بینەران من پرسیارم کوورە بە داداچوونم کردووە چەند کەسێکی باوەڕپێکراوە توانە دۆخی ئەم خانەوادەیە بەڕاستی وایە، ینی پێویستیان بۆیە کە هاوکاری بکرێن، ینی دەمەوێت شتێکم پێ بڵێ بۆی خەڵک بە تەواوەتی بڵێ خەڵک بابێت حاڵم ببینێ، بابێ لە خۆم بپرسێ بێت حەل لە نزیکەوە، بابێت لە نزیکەوە لە حاڵم بپرسێت براکەن بێت مامۆستا شایەتە ناوی مامۆستاکانیشو با پێ نەڵێم، مامۆستا مەحموودی ئازادی شایەتە، زۆر مامۆستا شایەتە کە من حاڵم زۆر شڕە، زۆر مامۆستا شایەتە براگیان بۆ خوایە کە هەموو عالەمی دروست کردووە، بەخوا کرێتی و نەبوون نەدانم مامۆستای مەحموودی ئازادی ماڵیاوە بێت چەندە یارمەتییاوە چەند خوازانێ چیمە خانی خۆمە بێ بۆچی ئەمە سەرجادە بە مناڵەوە حەزەکەم لە ماڵێکی گەرم و گوڕابم. چیە دەتانەوە چیتان بۆ داوا لە سەرمایەدارانی هەر چوار پارچەی کوردستانەکەم لەو برانەی برا غەریبانە ئەەکەم لەوانەی تاراوگا ئەو برایان بێن بە فریامەوە لە کرێچێتی ڕزگارم بێ دوو ژوور و هەیوانێکمە بێتەوە بەس لە کرێچێتی ڕزگارم بێ ئێستا ئەم شەو بچم بۆ کوێ کرێتی و نەبوون و نەدارم داوا لە سەرمادارانی هەر چوار پارچەی کوردستانەکەم بێن بەهانامەوە لەم دامایە ڕزگارم کرد لەبەر ئەو خوایە لەبەر ئەو خوایەوە دوو مناڵم لەبەر ئەو دخوایەوە دوو مناڵم ینی ئەوان بۆیە ئاگادار بە ماس ئەوان بۆیە نەیانویست تەنانەت ڕوخساریان دەربچێ ئەوان حەزیان نەکرد ینی لای تەنانەت کە سوکاریشیان ینی ئاشکرا بێکە ئەمانن ئەوان بەلایەنەوە گرینگە ینی خەڵک بێت معناتیشیانی خۆیان ببینێت و ژمارەی تەلەفۆن و پەیوەندیەکانیش ئەمە دواتر دادەنێن بۆی وەکو خۆیان دەڵێن خەڵک بێت لە نزیکەوە ژیانیان ببینێت ئەو کەسانی کە ئاگاداری ژیانن چەند کەسێکی ناوداری شاری سلێمانین ئاگاداری دۆخیان کە دۆخیان چۆنە لەبەرەوە ئێستا ئەوان لە بەردەم پارکی ئازادین ئەمە ێوارەیە نزیکەی کاشمێر بۆ حوتە چین دوای خۆراوە بوون ئەوان دەڵێن هیچ شوێنێکمان نییە لێرە لە بەردەم پارکی ئازادیە دانیشتون چاوڕن ینی دەرگایەکی خێر و دەرگایەکی ڕەحمیان لێ بکرێتەوە خێرخوازان بێن بەدەمیانەوە بۆی کە هاوکاریان بکەن تەنها داواکاری ئەوان ئەوەیە کە خانوویەکیان هەبێت ینی هیچی تیانە بێ خانۆکە بەس خانوویە بێ بچینە ناوی هیچی تیانە بێ بەس بچینە ناوی لە خۆمەوە دوو مناڵەمە پێوە نەخۆشی ئیسراحەتی تیا بکەین وەکو خۆی باسیەکە هەم مناڵێکی هەم خۆی هەم هاوسەرەکەی نەخۆشن پێویستیان بێت چارەسەریش بکرێن چکە لەوەی کە ئاگدار بە ماز ئەو سیارەیە لەبەرەوە داواکارن ئێستا بێن بەدەم داواکاریەکەیانەوە بێن بەدەم ئەو بانگەوازەوەی کە دۆخیان خراپە هاوکاری بکرێن بۆەوەی لەم دۆخی کە ئێستا هەیە ڕزگار بکرێن ئەمەی کە بینیتان بەشێک بوو لە ژیانی ئەم خێزانە کە ئێستا لێرن لە بەردەم پارکی ئازادی ئەوەی کەماوەتەوە هاوکاری ئێوەیە و بێن بەدەم داواکاریەکانیانەوە بۆ وەکو دەژڵێن وەرن بەدەداچوون بکەن لەسەر ژیانیان ینی ئەوان خۆیان ئامادەن هەموو بەدەداچوونێ بکرێت لەسەر ژیانیان بۆی بیبینن ژیانیان کە چۆنە بەڵێ